يعني لەم پێناوەشدا باجی زۆر گەورەی داوە بەداخەوە لە بنی پاداشکردن و خزمەتکردن لەلایەن حکومەتی هەرێمەوە پەرایوەست کراوە وەک پێویست خزمەت نەکراوە. تیمابارانی هەڵەبجە پەڵەیەکی ڕەشە بە نێوچاوانی حکومەتی بەحسی عێراق و حزبی ڕەگەزپەرستی هەندێک لە عەرەبە شۆفێنەکانەوە کە تاوەکو ئەمڕۆژ لە عێراقدا بوونیان هەیە و دژایەتی کورد و کوردستان دەکەن. ئەو شارەی حکومەتی بەحسی عەرەبی وێرانی کرد و ڕۆڵەکانی شەهید و بریندار و دەربەدەر کرد لە ئێستادا بە هەمان شێوە مامەڵەی لەگەڵ دەکرێت. ئەم جارەیان بە کیمیاباران و دەربەدەرکردی دانیشتوانەکەی نا بەڵکو بە بەشداری نەکردنیان لە ئاوەدانی هەڵەبجە و فەرامۆشکردنی بەرکەوتوانی چەکی کیمیایی و بەرایەوەستن و جێبەجێ نەکردنی بڕیاری بە پارێزگاکردنی و خەرەبوونەکردنەوەی قەرەبوونەکردنەوەی لەو بەشە بوجەی کە لە بوجەی عێراق لە ساڵانە بۆ قەرەبووی قوربانیانی دەستی ڕژێمی بەعس تەرخان کراوە و دەکرێت حکومەتی بەعس هەڵەبجەی وێران کرد و کیمابارانی کرد. حکومەتە میراگرێک لە دوایەکەکان پاش ئەویش بە فەرامۆشیان سپارد و بێوەفایی بوو لە ئاسیدا لە برید و دانەوە و فلیمەتکڕینی یاری بە چارەنووسی بە پارێزگابوونەکەیەوە دەکەن و بە کۆمەڵێک بەرجی نابەجێی ترەوە بە سویانەکەوە. حکومەتی هەرێمی کوردستان تاوەکو ئەمڕۆژ بە پێی ڕێژەی دانیشتوان مامەڵە لەگەڵ هەڵەبجە دەکات و بودجەی شایستەی بۆ تەرخان ناکات. نوێنەری حیزبە کوردستانیەکان و عێراقیەکانیش لە پەرلەمانی عێراق تاوەکو ئەمڕۆ بڕیاریان لە بەرژەوەندی هەڵەبجە دەرنەکردووە. پەرلەمانتارانی کورد لە بەغا هەندێکیان دەبێت ئەوانی تر ناوی هەڵەبجەیان لە ئەجێندای کارەکانی خۆیاندا سڕیوەتەوە.